وزادی تەندروستی نزیکی 2 مانگە خەریکی دانوستان و نردنی نامی فەرمیە بۆ کۆمەڵی کۆمپانیا بە تایبەتی و کۆمپانیانی کە لایەن وەزارەتی تەندروستی عێراقەوە باوەڕپێکراون و ڕێگەیان پێدرا کە 3 کۆمپانیان ڤایزەرە، ئەسترازێنیکانە، سینۆفارما. ئێمە لە ئێستا خەریکی نیگۆشیشن و مناقەشاتین. سەرەتا تۆزێک گرفتمان لەوە بوو کە ئایا وەکو حکوومەتی هەرێم لە وەزارەتی تەندروستی ئەتوانین مامەڵەی فەرمی بکەین لەگەڵ کۆمپانیانە و خۆمان ڕاستەوخۆ بیکڕین. خۆشبەختانە بەڵێ بە فەرمی توانیمان و بەڵام ئەمانە پێویستی بە ڕێکارە یاسایەکان و هەندێ ڕێگولیشن هەبوو، ڕێخستن هەبوو. لە ئێستا ئێمە دانوستانمان لەگەڵ هەرسێ لەو کۆمپانیانە ئەوە کردووە، چەند ئامادەن چەند ئامادەنین و لەگەڵ ئەو تایبەتمەندیانی ڤایرۆس ئەم ڤاکسینانە بەڵام بە شێوازی فەرمی کە لایەن خۆیانەوە هەرسێ کۆمپانیاکە ئێستا لەگەڵ لە پرۆسەی قسەکردون گفتوگۆکردنای تا ئێستا تەواو نەبووە. ئەنجومەنی وەزیران بڕیاریان داوە کە لە دوای یەکلایکردنەوەی ئەو بەشەی کە دەکڕێ و ئەو کۆمپانیانە ئێمە ئەو بودجەی بۆ دەستنیشانکە، بەڵێ مبدئیان موافقە کراوە و بودجەی بۆ تەرخان کراوە، بەڵام بودجەکە بە تەحدیدی دوای ئەوەیە کە بڕەکە دەستنیشانەکرێ و یەکلایەکرێت چ جۆرە ڤاکسینێک و بڕەکەی چەنە و تێچۆقێشی چەنە. بەڵێ بە بێگومان ئەوەیە، بەڵام پرۆسی دابینکردنی ڤاکسین پرۆسەیەکی ئاسان نییە بڕوا. ئێستا لە عێراقا کە زیاد لە مانێکە عقد کراوە، ئەگەری هەیە لە مانگی 3 و کۆتای لە سەرەتای مانگی 3 بە دواوە ئەم پرۆسەیە بگات و لە کۆتای مانگی 3 بگاتە دەست هاوڵاتی.